خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان یەکتر تۆمەتی بارکردنی پارتی ویکیتی لەسەر داهاتەکان بەردەوامە دوێنێ نووسنگەی ڕاگەیاندنی مەسرور بارزانانی باسی لەوە کردووە دۆخی سلێمانی بەوەیەوە سەخت بووە کە قوبات تاڵەبانی و کەسانی لە ناو یەکێتی دەستیان بۆ داهاتی سلێمانی بردووە لە بەرامبەرشدا وتەبێژی قوبات تاڵەبانی باسی لەوە کردووە ئەوان ناگەڕێنەوە ئەنجومەنی وەزیران تاوەکو ئەو نەعادالەتی و جیاکاریە کە لەگەڵ سلێمانی دەکرێت کۆتایی پێنەهێنرێت لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر داهاتەکانی هەرێمی کوردستان دەکەین و ئیدارەدانیان و ئایا چی چارەسەرە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە دارایانەی کە لە سلێمانی و لە کوردستانی هەیە و ئایا ڕێکەوتنێک دەکرێت لە بینی پارتی و یەکێتی لەسەر پرسی داهات و دوای نەوتیژ ئایا سەداهاتەکانی هەرێم چۆنن لە خاڵە سنووریەکان و ئایا نەوت دێسە بە تەنکرد دەفرۆشرێت لەگەڵ بەڕێز کاروان گەزنەوی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی لە هەولێرەوە سەرەسەر ئەم پرسانە دەکەین کاروان سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر لە سەرتاڵەوە دەست پێ بکەین دەمێکە پارتی و یەکێتی یەکتر تۆمەتبار دەکەن لەسەر داهاتەکان بۆچی لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک ناهێنرێ و بۆی ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بکرێن و داهاتەکانی هەرێمی کوردستانیش هەم لە سنووری سلێمانی و لە هەولێر شەفاف بکرێن؟ بە ناوی خودای گەورە و میهرەبان زۆر سپاس کاک حەشیم بۆ جەنابت و بۆ بینەرانی پەیام و لە هەمان کاتیشدا سڵاو و ڕێز و خۆشەویستم دێرم بۆ بیدەرانتان. وەکو جەنابەت باس کرد بەداخەوە لە ئێستادا کۆمەڵک کێشەی گەورە لە هەرێمی کوردستاندا هەن و دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی ناهەموار و ناسەقامگیرە دۆخێکی سەختە چەق بەستوێشی وازەح دەبێنرێت لە دۆخی سیاسی دۆخی ئابووری دۆخی ئەمنی کاریگەری خراپی و لێکەوتەی نەرێنی لەسەر لایەنی کۆمەڵایەتی و دەرونی هاوڵاتیانیش دروست کردووە و بەداخەوەمانەش بەشێکی کێشەی تەسنیعی و کێشەی سیاسین کە پەیوەندیان بە ئێستای ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. ئێمە نەمان شاردووەتەوە کە لە بیدایەتی دەستپێکی ئەم کابینەیەوە بەندە بۆ خۆم وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان هەر لە بەرنامەکەی جەنابیشتەوە بۆ 3 ساڵ پێش ئێستا باسیەوەم کردووە کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان زمینە سازیەکی واقعی دەکرێت بۆی سیستمێکی دیکتاتۆری لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێت. هەوڵماندا ڕوبەڕووی بینەوە هەوڵماندا بەڕێکاری پەرلەمانی ڕوبەڕووی بینەوە هەوڵماندا ببین بە قەڵایەک لە بەردەمی ئەوانەی کە گەندەڵ و گەندەڵکارن ئەمانەی کە نادادی و ناجۆری سیاست لە هەرێمی کوردستان دەکەن تۆمەتیان پێبەخشینەوە و لە هەمان کاتیشدا قەزەی دادگایان لەسەرکردینەوە دەیان دۆسییان بردینە دادگا ئەمە وای کرد کە نەمانتوانی بەشێکی کێشەکان چارەسەر بکەین تا گەیشت بەم ڕۆ بەداخەوە کە گەشتە ئێرە خۆزگە زوو بمانتوانێت چارەسەری بکەین. ئەمەی کە ئێستا هەیە پەیوەندی بە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندی بە داهاتی نەوتەوە هەیە کە تا 25 ئازاری ئەم ساڵ نەوت لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە فرۆشراوە بەڵام ئەو قسانەی کە دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان تۆمەت دەبەخشێتەوە و ئاراستەی پارێزگای سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەی دەکات من لێرەوە لە خزمەت جەنابت و بینەرانی شت ڕوونی دەکەمەوە کە داهاتەکانی ئێستای پارێزگای سلێمانی چەندن دواتر دەینە سەر داهاتەکانی تر. ئێمە لە پارێزگای سلێمانی پێویستمان بە 362 میلیارد دینار هەیە مانگانە بۆی کە بتوانین موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی پێدابین بکەین لەم پارێزگای لە هەردوو پارێزگای هەڵەبجە و سلێمانی و لە ئیدارەکانی ڕاپەڕن و گەرمیان و خەرجی گشتیمان هەیە کە 25 میلیارد دینارە هەموو مانگێک و داهاتمان هەیە کە لە خراپترین حاڵەت 50 میلیارد دینارە لە باشترین حاڵەت 90 میلیارد دینارە و من دواتر ئەمانەت بە داتای ڕسمی وەزارەتی دارایی پیشان دەدەم بۆی خۆشتان زوم بیکەن و بڵاویکەنەوە بە بینەرانی خۆشەویست و لە ماوەی 8 مانگی ڕابردوو واتە 5 مانگی ساڵی 2022 و هەروەها 3 مانگی ساڵی 2023 ئەم پارانە هاتووە و تەمویل کراوە لە بانکی هەولێرەوە و لە هەمان کاتیشدا لە پارەی نەوت کە بۆ تەکمیلەی موچەی پارێزگای سلێمانی بووە سەیری کەم و کورتی و جیاوازەکان بکە. تا ئێستا 2 تریلیۆن و ئەمەی کە تەمویل کراوە بە نووسرا و 2 تریلیۆن و 8 ملیار و 22 میلیۆن و 56 هزار دینار تەمویل کراوە لەلایەن وەزارەتی داراییەوە و پارێزگای سلێمانی بەڵام ئەوەی کە لە بانکی منارەوە هاتووە بە فعلی 2 تریلیۆن و 303 میلیار و 269 میلیۆن و 548 هزار دینار بووە واتە جیاوازەکە 500 میلیارد دینار بووە لەوەی کە وەزارەتی دارایی تەمویلی کردووە بۆ پارێزگای سلێمانی و لەوەی کە بە فعلی ناردوێتیوە پارێزگای سلێمانی جیاوازەکە 500 میلیارد دینار بووە. داهاتی ناوخۆ لەو ماوەیە لە ماوەی 8 مانگدا 630 میلیار و 877 میلیۆن و 139 هزار و 498 دینار بووە. کورتهێنان لە موچە تەنها لە موچە 547 میلیارد دینار بووە کە پڕ نەکراوەتەوە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەکو ئاماژەم پێکراوە 500 میلیارەی کە دەبوایە بێت تەمویل کراوە بەڵام بە فعلی نهاتەوە پارێزگای سلێمانی. خەرجی سیادیمان 123 میلیارد دینار بووە. خەرجی سیادی هەموو مانگێک 15 میلیۆن دلار 15 میلیۆن دلار بەڵێ دەجێڕدرێتەوە لە کۆی
پارێزگاکانی هەرێمی کوردستان واتە لە پارێزگای دهۆک، پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانیش و خەرج دەکرێت بۆ خەرجی سیادی واتە خەرجی سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکومەت و سەرۆکایەتی پەرلەمان. ئەمەی کە لە سلێمانی ژێردراوەتەوە 123 میلیارد دینار بووە لە ماوەی 8 مانگدا و خەرجی مانگانەمان 177 میلیارد و 563 میلیۆن و 355,250 دینار بووە. پارەی خەرجکراوی مانگانە بریتی بووە لە 2 تریلیۆن و 633 میلیارد و 583,322 دینار. کورتێنانێکی 242 میلیارد دیناری لە پارێزگای سلێمانی دروست بووە لە خلالی ئەوەش مانگەدا. ئەم کورتێنانە بۆچی دروست بووە؟ لەبەرەوەی مانگانە پێویستمان بۆ کە موچە بدەین کە 360 میلیارد دینارە ئیزافەتەن بۆ 25 میلیارد دیناری خەرجی گشتی، بەڵام لەبەرەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان تەمویلی نەکردووە لە پارە بودجەی گشتی لە نەوتدا، ئەم پارەیە تەراکمی کردو مانگانە. واتە حکومەتی هەرێمی کوردستان پێشتر لە ماوەی مانگێکدا بای ملیارێک و 200 میلیۆن دلار نەوتی دەفرۆشت، تەنها 190 میلیۆن دلار دینار بۆ پارێزگای سلێمانی، پارەکەی تر دیزە بە دەرخۆنە دەکراو کە شنە دەزانێت چی دەبێت. ئەم خشتەیە کە لەبەردەستی منە کاک حەچیم، ئەمە پارەی بەڵێ جناب قسەکەی خۆت کەمیش پرسیارێکمان لەسەر ڕوونکردنەوەکی وەزارەتی دارایی بوو. بەڵێ فەرموو. باشە بەسەر چاو. فەرموو. باشە بەسەر چاو. ئەمە مانگی 8 2022 مانگی 9 2022 مانگی 10 11 12 تا مانگی 3 2023 ئەمە کۆی ئەو داهاتانەیە کە لە پارێزگای سلێمانی هەبوون بڕی تەمویلکرا و بڕی هاتوو داهاتی ناوخۆ کورتێنان لە موچە خەرجی سیادی خەرجی مانگانە پارەی خەرجکراو بۆ هەر مانگێک بڕی کورتێنانی گشتی کە کۆی گشتی 242 میلیارد دینار و 438 میلیۆن و 724 دینار و 502 دینار بووە کە ئەم پارەیە خشتەیەکی وازەحە وەزارەتی دارایی خۆی لەبەردەستێتی و علمی پێی هەیە و دەزانێت کە قەدرێکی گەورە و حەسارێکی گەورە لەسەر پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕن و گەرمیانن. لەپاڵ ئەمانەدا ئێمە هاتوین بەڕسمی بانکی سلێمانی بەڕێوەبەری گشتی بەڕسمی بە فەرمی وەزارەتی دارایی و جەنابی وەزیری دارایی ئاگادار کردوێتەوە لەوەی کە کورتێنان هەیە لە پارێزگای سلێمانی پێویستە ئەم کورتێنانە پڕ بکرێتەوە، داهاتەکانی ناردووە، خەرجەکانی ناردووە، ئەمەش نووسراوی ڕسمیە کە ئاڕاستی جەنابیانی کردووە. جاری دووەم لە 5/4 ئەمە 6/3 ئەمە 5/4 تا مانگام و دوو مانگەم لای مانگان نێردراوە دووبارە مانگی 4 نردوێتەوە کە بەڕێز وەزیری دارایی نووسنگەی جەنابی وەزیر ئێمە کەم و کورتیمان هەیە لە سلێمانی چکە داهات بەش ناکە پێویستمان بۆ یەکە پارێکی زیاتر تەمویل بکرێەوەی خزمەتی پارێزگای سلێمانی بکەین و لانی کەم موچە بدەین کارکێشی ئەساسی حکومەتی هەرێمە و هەروەها مافێکی سەرەتایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچە خۆرانە. وەزیری دارایی بە وشەیەک جوابی نەداوەتەوە. من بەلامەوە سەیر بوو لە دوو ڕۆژی ڕابردوو جەنابی وەزیری دارایی لە بریەوەی کە بێت کێشەی سلێمانی چارەسەرکە و لە بریەوەی کە جەنابیان استقالە بکەن لە پای ئەو دۆخەنە هەموارێک کە خوڵقاوە لە کوردستان لەسەر دەست جەنابیان و بە سەرپەرشتی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هاتۆ لیژنەیەکی پێکەناوە کە بەڕێوەبەری گشتی بانکی سلێمانی سزا بدە. لە کاتێکدا کە دەبینێ بەڕێوەبەری بانکێک لە هەولێر بە فەرمانی حەزبی بە فەرمانی کەسی دیاریکراو لە ناو حکومەتی هەرێمی کوردستان و خەڵکانێکی ئاڕاستەکراو لە ناو حکومەتی هەرێمی کوردستان دێم موچەی بەشێک لە پێشمەرگە و خانشینانی هەرێمی کوردستان و موچە خۆرانی کوردستان ڕادەگرن کە لە کاتێکدا کە دەبێ ئەمانە محکەمە بکرێن ئەمانە بدرێن دادگا وەزیری دارایی لیژنە لەسەر بەڕێوەبەری گشتی بانکی سلێمانی پێک دێنێت. باشە بەس خۆی وەزیری داراییش ئەویش خۆی قسەی هەیە سەبەرونە و ڕۆژاندا ڕوونکردنەوەیکی بڵاو کردوێتەوە دەڵێ داهاتی سلێمانی وەکو بەڕێز دەدوێتێت بڵین کۆی گشتی پارەی سلێمانی بۆ موچە 362 میلیارد و 300 میلیۆن دینارە و دەڵێ ئێمە وەکو وەزارەتی دارایی 289 میلیارد و 500 میلیۆن دیناریان ناردووە بۆ سلێمانی کە لە 180 موچەیە. اینجا باز لەوە دەکات کە دەڵێ کێشەکەی سلێمانی کێشەیەکی خۆییە لەبەرەوەی کە کەمونەوەی داهاتی پارێزگاکە هەیە ڕێکەوتنی 43 بە 57 کە دەڵێ ئەوان لێ بەرپرسیارین و نەمانی پارەی کاش هەیە. وەزارەتی داراییش ئەم ڕوونکردنەوەی هەیە. باشە کاک حەشیم جەنابەت پیاوێکی خوێندەواری پیاوێکی وەشیاری ڕۆژنامە نووسێکی وردی ئەمە ڕقەمە خۆڕقەم لە شەرم لە من دەکانە لە بەڕێز وەزیری داراییشی دەکات بنمونە مانگی هەشت دەگەر وەربگرین باشە لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو ئێمە 358 میلیارد و 975 میلیۆن و 467 هزار دینار تەمویل کراوە بۆ سلێمانی لە کاتێکدا 290 میلیارد و 814 میلیۆن و 390 هزار دینار نێردراوە پارێزگای سلێمانی واتە 88 میلیارد و 623 میلیۆن و 754,750 دیناریشمان هەبوو داهاتی ناوخۆ عەزێکمان بۆ دروست بووە کورتێنانەکە چەند بووە 20 میلیارد دینار بووە بۆ چکۆکو عەرزم کردی 362 میلیارد دینار پێویستیە کە خەرجی موچەی مانگانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕن و گەرمیانە و 25 میلیاری خەرجی ترمان هەیە 15 سیادیمان هەیە ئەمە عەزێکی 20 میلیاری بۆ دروست کردوین مانجی دوای ئەوە کە وەزارەتی دارایی و حکومەتی هەرێمی کوردستان بە فەرمانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان چکە من دەزانم بەڕێز وەزیری دارایی تەنها
دەوری مۆزەفێکی بەڕێز دەبینێ دەوری فەرمانبەرێک دەبینێ نەزیاتر لەسەر فەرمانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان 21 میلیارد دیار دووبارە عەجز لە سلێمانی دروست بووە لە مانگی دەجارێکی تر 21 میلیاری تر عەجز دروست بووە لە مانگی 11 29 میلیارد عەجز دروست بووە لە مانگی 12 49 میلیارد عەجز دروست بووە کۆی گشتی 242 میلیارد دینار عەجزی تەراکوم لە پارێزگای سلێمانی دروست بووە بەهۆی کەم تەرخەمی وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستانەوە لەبەر لە بەس بۆ ناوینەڵێن کەم تەرخەمی لە سنووری پارێزگای سلێمانی کاک کاروان کاک حەچیم سەیری ئەم ڕقەمانەکەم سەیری بەڵێ بۆ ناوینەی کەم تەرخەمی لە سنووری پارێزگای سلێمانی چونکە باز دەوەکێک کە بۆچی لە 2021 داهاتی ناوخۆی سلێمانی مانگانە 150 میلیارد 160 بووە بۆچی ئێستا هاتوتە سەر 60 میلیارد دینار آخر ئەوەندە نەبووە براز ناڕوونکردنەوەیکی پێشتر جێگیری وتەبێژ جێگیری سەر حکومەتە بوو لە 2021 کە خۆشی لە فەیسبووکی خۆی بڵاو کردبەوە کە مانگانە 161 میلیاریان بۆ 150 میلیاریان بۆ موچە تەمیل کردووە لە سنووری سلێمانی بۆ ئێستا ئەوەندە کەمی کردووە هەر داهاتێکی بەردەستە بێت لە هەرێمی ئێستا پێ دەڵم بۆچی کەمی کردووە ئەمەش سیاسەتێکی تری چەوتی حکومەتی هەرێمی کوردستانە کە وای کردووە زۆرینەی لێخۆشبوونە گومرجەکان ئێستا لە پارێزگای سلێمانی لە داهات لە خاڵی سنووری باشماق دەکرێن باشە لە پەروێزخان دەکرێن حکومەتی هەرێمی کوردستان من چەندین جار باسم کردو لە بەرنامەکەی جەنابی شت پێم وایە ماوەیەک لەمەوبەر باسم کرد کە حکومەتی هەرێمی کوردستان لە بری چاکردنی ژیانی خەڵکو و تێرکردنی سکی برسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاتووە گەمارۆی ناوچەیەکی کوردستان دەدات داهاتەکانی ئەم پارێزگایە بەشێش دەژێڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان حتا داهاتی حانوتەکانیش دەگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ڕێگەنادەن بۆ سلێمانی بێت حتا کۆمپانیای گەورە بازرگانیش کە ئێستا لە سلێمانی کار دەکەن بەشێکیان لە هەولێر باز دەدەن ناچاریان کردوون بۆی کە لە هەولێر باز دەدەن بەشێکی بازرگانەکانی زباریان کردوون بۆی کە لە سلێمانی سمار نەکەن اینجا توان کە ئاسانکاریان بۆ بکرێت بەشێکی بازرگانەکان کە ئاڵوگۆڕی بازرگانی دەکەن لە خاڵی سنووری باشماقەوە دەیانهێنا لە ئێرانەوە ئاڵوگۆڕی بازرگانی دەکرا ناچار کراون بۆی کە بڕۆن بۆ حاجۆمەران بە پێچەوانەوە کە لێ خۆشببوونی گومرجیان بۆ ناکرێت و ئاسانکاریان بۆ ناکرێت سەرباری ئەمانەش سی لێ خۆشببوونی گومرجە خراوەتە ئەم سنوورەوە ئێتەب داهاتکەم دەکا بەم شێوەیە ئینجا ئەمە لە کاتێکدا کاک حەچیم سەیری من کە پێمان وایە کە نەوتی هەرێمی کوردستان تا 25 ئازاری 2023 پارەیەکی زۆر داهاتی هەبووە سەیری ئەم ڕقەمانەکە کە من پێت دەڵێم کە ڕومبین و بە گوێرەی بڕخراوی ڕومبین و بە گوێرەی راپۆرتەکانی دیلۆیت و متابعی خۆمان کە کردومانە ئەمانە کۆمەڵک داتان کە لە بەردەستن لە سێ جیەتی جیاوازەوە با حکومەتی هەرێمی کوردستان وەڵامی ئەمانەی پێشوو بداتەوە و وەڵامی ئەمانەشم بداتەوە کە ئێستا دێڵە مەگەر ڕاست نین کاک حەچیم حکومەتی هەرێمی کوردستان تا 25 سەی 2023 نەوتی فرۆشتووە بەسەر بەخۆیی کێشەیەکی نەبووە پارە گەڕاوەتەوە بۆ خەزانەی حکومەتی هەرێمی کوردستان کە کەس نازانسی بەسەراتەوە دواتر لە مانگی 11 و 12 و یەکی ساڵی 2022 واتە سێ مانگی کۆتایی ساڵی 2022 داهاتی نەوتی هەرێمی کوردستان 2 میلیارد و 400 میلیۆن دلار داهاتی نەوتی هەرێمی کوردستان بووە لەم بڕە 915 میلیۆن دلار حقی شایستەی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوانەی کە لە هەرێمی کوردستانی سماری نەوتی دەکەن بەڵام 1 دیناریش بۆم کۆمپانیانە سەرف نەکراوە لە سێ مانگی یەکەمی ساڵی 2023 واتە لە مانگی 1 و 2 و 3 لە مانگی یەکەم بەڕێزبەندی 890 میلیۆن دلار مانگی دووەم 850 میلیۆن دلار مانگی سێم 735 میلیۆن دلار واتە کۆی گشتی 2 میلیارد و 475 میلیۆن دلار داهاتی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان بۆ لەنەوتەوە کە حقی کۆمپانیەکانی نەوت بریتی بۆ لە 900 میلیۆن دلار بەڵام ئەمەش دووبار نەدراوە واتە کۆی گشتی نزیکەی 5 میلیارد دلار لە مانگی 11 2022 بۆ 25 ئازاری 2023 داهاتی حکومەتی هەرێمی کوردستان بووە حقی کۆمپانیەکانیش کە ملیارێک 400 میلیۆن دلار بووە نەدراوە حکومەت دەیتوانی بەمە بودجەی ساڵێک و موچەی ساڵێک تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابی بکات و تەمویلی تەواوی پرۆژەکانی ئێستا هەرێمی کوردستانیش بکات کە نەیکرد سەرباری ئەمانە 400 میلیارد دینار لە بەغداوە هاتووە کە حکومەت باس لەوە دەکات و ئەم بەڕێزەی کە جەنابەت ناوی دەنێ وەزیری دارایی کەم پێم وایە فەرمانبەرێکی بەڕێزە دووبارە پێم وایە هەموومان نەکرد جەنابیشیان بەتەنیا کەم احترامی زۆرم بۆی هەیە لێرەوە ئەم بەڕێزە باس لەوە دەکات کە 400 میلیارد دینارەکە دراوە بە حەقی کۆمپانیەکان و پارەکە بۆ سەرف کراوە ئەی زەحمەت نەبێن پارەی نەوچی بەسەراتوە ئەی زەحمەت نەبێن پارێکی بەسەر هات لە کاتێکدا کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچیان لە کاتی خۆیدا دابەش ناکرێت لە ئێستادا لە کاتێکدا کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارەبایان 24 کاتژمێر نییە لە کاتێکدا کێشەی ئاو هەیە لە کاتێکدا کێشەی ڕێگاوبان هەیە ڕۆژانە خەڵک شەهید دەبێ بەهۆی هاتوچۆوە بەهۆی پێکدادانی سیارە و وەرگەڕان و کۆمەڵێک مەشاکلی تری ڕێگاوبان کە لە هەرێمی کوردستان هەیە ڕۆژانە خەڵک بەدەستی نەخۆشی و پەتایی جۆرا و جۆرەوە دەناڵێنێ ڕۆژانە مەشاکلی گەورە لەم هەرێمە هەیە ئەی حکومەتێک نەتوانێت ئەمانە چارەسەر کات ئەم هەموو بڕە پارێشی لەبەردەست بێت ئەی بۆ موچەش دابینی ناکاس زەحمەت نەبێ پارەکە لەکوێ باشە کاک حەچیم ئەمانە
ئەمانەی کە ئەگەر یەک قەوسیترم بدەیت خوازمانەوە بوو دەزانم زۆر قسەم کرد بەس یەک قەوسیتر ئێمە دەزانین کە لە سلێمانی کێشە هەیە و من بەش بە حاڵی خۆم و چەندان جاری تری شتومە بەڵێ گەندەڵی هەیە لە تەواوی خاڵە سوورەکانی هەرێمی کوردستان لە باشماغ هەیە لە پەروێزخان هەیە لە حاجۆمەران هەیە لە برایم خەلیل هەیە کێشە لە شەفافەتی نەوت هەیە لە هەرێمی کوردستان مەشاکیلی گەورەی سیاسی و ئیداری هەیە لەم هەرێمە بەڵام بەڵێ بالیژنەیەک بێت لە پەرلەمانی کوردستان بچێت متابعەیەم بابەتانە بکات کە ڕێگە نادا پارتیە مشتە بکرێت سەرۆ حکومەت بە دیاریکراوی و ئێستا کە کێشەی سویلە هەیە لە پارێزگای سلێمانی کە داهات کەم بووە ئەم لاف و گەزافەی سەرۆ حکومەت هەرێمی کوردستان کە لێدا بەڕێز جەنابی سەرۆ حکومەت هەرێمی کوردستان بەهۆی پارەی نەوتەوە بوو من دڵنیات دەکەم و لێرە ڕای دەگەێنم مانگی 4 و مانگی 5 واتە ئەم مانگە و مانگی داهاتوو بۆ دابەشکردنی موچە هەرێمی کوردستان دووچاری گەورەترین کێشەی دابەشکردنی موچە دەبێتەوە چکە پارەی نەوت دزراوە پارەکە دیار نەماوە وەکو باسم کرد 5 تا 6 میلیارد دیار پارەی نەوت دزراوە باشە ڕێکەوتنێکیان کردووە کە ڕێکەوتنێکی ناشەریفانەیە ڕێکەوتنێکیان کردووە کە ڕێکەوتنەکە لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستان نیە خۆزگە ڕێکەوتنێکیان کردا لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستان بووە تەنها چوون نەوتەکەیان ڕادستی بەغدا کرد لە بریەوەی بێ بەرامبەریەوەی کە شتێک بۆ هەرێمی کوردستان بێنن ئێستا دووبارە کێشەی سویلە ئەمجارە لە هەولێریش دروست دەبێت باشە بۆ یەکاک حەچیم من پێم وایە ئەمە پەیوەندی هەیە بە زانیەتی ئیدارەدانی هەرێمی کوردستان ئەم زانیەتە زانیەتێکی مەترسیدارە عقلێتێکی جەهالیە و پێشم وایە کە ئەم زمانی کە ئەمان قسەی پێ دەکەن زمانێکی ئەساسی شەڕی ناوخۆ و ڕێزمانێکی پڕکەم و کورتی دەربڕنیە بەداخەوە باشە بەس خۆ بەیانامەی ئێوەش هەبوو زمانی دەربڕنی ئێوەش هەر زبرە وەکو بەیانامەی حزبمە بەسم بەس وتت وەزیری دارایی فەرمانبەرە ئەمە بۆ وەزیرەکانی خۆشتان ڕاست نییە هیچ دەسەڵاتێکیان هەیە ئەگەر وەزیری دارایی فەرمانبەر بێ ئەمە بۆ وەزیرەکانی ئێوەش من پێم وایە تەواوی وەزیرەکانی حکومەت هەرێمی کوردستان تای من احترامی زۆرم بۆ تەواوی بۆ ڕێزانەی کە ماندوون و خزمەت دەکەن بە دڵسۆزی و بە نیشتمان پەروەریەوە بەڵێ پێم وایە تەواوی ئەم کابینەیە فەرمانبەرن تەنها ئەوەیە کاک مەسرور بڕیار دەدات کاک ڕێبەر جێبەجێی دەکات کاک مێسەباح بۆیان دەنووسێت کاک جوتیار عادلیش کە من ناوم محەممەد سعید سەحافی حکومەت هەرێمی کوردستان بۆیان ڕادەگەێنێت و بڵاوی دەکاتەوە من پێم وایە ئەم کابینێ پێک دێ لەو چەند کەسە و زیاتریش نییە و ئەمەشە نیگەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کە پێمان وایە کە دەبێت چێشان چارەسەر بکرێن کە لێرە و لەوێ گوێم لێ دەبێت خەڵکانێکن خەڵکانێکی هەرزە سیاسی کە بەداخەوە تا ئێستاش فەریکە سیاسین تێنەگەشتن لەوەی کە سیاست چۆن دەکرێت بەس بۆ ئەوەی کە ڕای گشتی بەلا ڕێدابەرن و چاواشەکاریەشی بەردەوام بکەن و کۆمیشە کردویانە باس لەوە دەکەن کە ئێمە کێشەمانەوەیە کە دۆستی عەقیدا و کارزار دابخرێت ئەگەر دەرفەتم دەیت خوا مۆزوعش با باسکەم کاک حەچیم چکەم مۆزوع زۆر گرینگە بەڵێ بەڵێ بە کورتی بێ سواس دەکەم سەیریکە کاک حەچیم من لێرە بەسەر چاو من لێرە ناوەڕۆکەی بڵاو دەکەمەوە کە بەرپرسیاریشم لەو قسانەی کە دەیکەم و ئەگەر قسەکانی من وانە بێ داواکارم هەر ئێستا لە چوارچێوەی ئەم بەرنامە بەڕێزەی جەنابەت وەزیری ئەوقاف کاک پشتیوان سادق وەزیری ئاوادانکردنەوە کاک دانا و هەروەها وەزیری شەهیدان کاک عەبدوڵڵا وەربگرن بۆ پشتڕاستکردنەوەی قسەکانی من و بۆ ئەو چاواشانەی کە دەشکرێت بە ناوی یەکێتیەوە کە یەکێتی داوای داخستنی دۆسیا و کارزافی کردبێت ئێمە مەرجەکانمان و هۆکاری نێچوونەوەی کاقوباد و تیمەکەی وەزیرە بەڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ حکومەت هەرێمی کوردستانەوەیە کە مەرجی ئەساسیمانەوەیە کە دۆخی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان ئەولەویەت بگیرێت و چارەسەر بکرێت ناکرێت چیتر قەیرانی دارایی لە سلێمانی بۆ شێوە بسەسپێندرێت قەیرانێکی دەستکردی دارایی بۆ شێوە بسەسپێنەوە سەر سلێمانی و گەماروی پارێزگای سلێمانی بدرێت پێمان وایە دەبێت بەڵێ موچە لەسەر بودجێ سیادی بێت و خزمەتی پارێزگای سلێمانی بکرێت تەمویلی پرۆژەکانی بکرێت چکە پێمان وایە بەڵێ چۆن خۆمان بەخاوەنی دۆک دەزانین خۆشمان بەخاوەنی سلێمانی دەزانین بەڵێ پێمان وایە کە منداڵێک لە گەرمیان نەخۆش دەکەی بەرپرسیارەتی ئێمەیە منداڵێک لە زاخۆ نەخۆش بکەی بەرپرسیارەتی ئێمەیە ئەمە دیدوو ڕۆیای ئێمە بۆ حکومڕانی کردن و پێمان وایە بۆ دۆسی هاوکارزاف لێرەوە ڕای دەگەێنم و لێرەوە دڵنیاتان دەکەمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێی ئەساسی ئەوەیە کە بەڵێ دۆستی هاوکارزاف بە هاوبەشی لیژنەیەک پێک بهێنرێ بۆ یەکلاکردنەوەی دۆستەکە حتا بە ئاگداری هاوپەیمانان بە ئاگداری ئەمریکیەکان بۆی کە دۆستەکە کۆی دۆکیومنتەکانیشی بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان بڵاو بکرێتەوە و بکەرانی ئەم تاوانە قێزەونەش و شەهیدکردنی ئەو فەرماندەی دژەتیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان ڕابگەێنین و لە هەمان کاتدا داوامان کردووە کە هێزی میلیشیا لەسەر موچەی خەڵکو و پارەی خەڵکو و قوتی خەڵکی هەرێمی کوردستان چیتر دروست نەکرێت چیتر پارەی خەڵک نەبردرێ بۆ هێزیشی میلیشیا دروست بکرێت کە لە چوارچەوەی مۆستەکان و دام و دەستگا دەستوورەکانی حکومەت هەرێمی کوردستانیش دانەبێت ئەمە ڕۆیای ئێمەیە پێمان وا بووە کە دەبێت بەڵێ فەرمانبەرانی گرێبەس کە لە پەرلەمان بە هەموو فراکسیۆنەکانی تریشەوە کە ئێستا بەداخەوە کە لە پەرلەمان نەماون بە هۆکاریەوەی کە تەمدیدی پەرلەمان کرایەوە کە خۆزگە لەگەڵمان بەردەوام دەبوون
پێداگر بووین لەسەرەوەی کە فەرمانبەرانی گرێبەز دەبێت بکرێن بە هەمیشەیی مامۆستایانی وانە بێژ بکرێن بە هەمیشەیی کێشەی یاسایی شوێزەکانی ناوخۆ چارەسەر بکرێت گرفتی موچە چارەسەر بکرێت گرفتی پرۆژەکان چارەسەر بکرێت تەمویلی پرۆژەکان بێکەوە هەمووی لە هەم پارێزگاکانی کوردستان بێکەوە بکرێت هەموو کوردستان بێک چاوە سەیر بکرێت ئەمانە هۆکارن کە ئێمە ناڕۆینەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان باش ئەوەی کە پێمان وایە دەبێت دۆستەی هاوکارجاافدا بخرێت باش پێمان وایە دۆستەی هاوکارجااف دەبێت بە لێکۆڵی نوێچی هاوبەش و کۆی دۆکیومنت و بەڵگەکانیش بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان بڵاو بکرێتەوە بۆی هەموو خەڵک بزانێ کە چێ لە پشتی ئەم تاوانە قێزەونەوەیە. باشە بەس بۆچی ڕوونکردنەوەی وەزارەتی داراییشێ بۆچی یەکێتی نیشتیمانی خۆی رازی و بەڕێکەوتنی 43 بە 57 و دواتریشە لەسەر تایم کابینەیە ئێستا بە پەرلەمانتارانی پارتی برپرسانی دەڵێ خۆتان داوای لا مەرکەزیتان کردو ئێستا کە ئیدارەیە و ناوچەتان پێنادرێ بۆ گلەیی لە پارتی دەکەن ئەوە قسەی بڵێن بەرپرسانی پارتیە خۆ پارتی لێرەوە دەڵێن دەسەڵاتی نییە. پرسیارێکی معقوڵە پرسیارێکی زۆر معقوڵە کاک حەچیم ئێمە داوای لا مەرکەزیەتمان کردووە داوای لا مەرکەزەتی ئیداریمان کردووە و ئەمە یەکێک بۆ لە کارنامەی خاڵێکی کارنامەی هاوبەشی سێلایانی پێکەنەری حکومەتی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزودنەوەی گۆڕانن کە ئەم کارنامەیە کاتێک کە واژۆکراوە باسی لا مەرکەزەتی کردووە بۆی کە دەسەڵات لە وەزارەتەکانەوە شۆڕ بکرێتەوە بێتە ناو جومگەکانی پارێزگاکانیشەوە بۆی کە ڕۆتین کەم کاتەوە بۆی کە ڕێگە لە گەندەڵی بژیرێت و کاروباری هاوڵاتیان ئاسان بکرێت تا هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسانتر بتوان مامەڵەکانی خۆیان بکەن و پێمان وا بووە کە دەبێ بەڵێ موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ئەولویەت بژیرێت ئەمە ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەڵام وەکو ئاماژەم پێکرد بەداخەوە لە بیدایەتی ئەم کابینەیەوە ئەقڵیەتێکی حزبۆکراتی ئەقڵەتێکی مەترسیدار کە زمینە سازی دەکرد بۆ دیکتاتۆریەت و خۆستەپێنی وای کرد کە وردە وردە لە بری لا مەرکەزەتێش تونند و تۆڵتر دروست بکاتەوە و من لە بیدایەتی شتومەوە ئێستاش دەیڵێمەوە قسەی ئێستام نییە کە ئێستا یەکێتی پارتی کێشیان هەیە من لە بیدایەتی ئەم کابینە شتومە کابینەی حکومەتی هەرێمی کوردستان کە کابینەیەکی مەدەنیە دەبێت جێی جێبەجێکردنی داخوازی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت بە خەڵکانی ئەمنی پاشخان پاراستن بەڕێوە ناچێت وەزیری پەروەردە پاشخانی پاراستنی هەیە پاشخانی ئەمنی هەیە وەزیری ناوخۆ پاشخانی ئەمنی هەیە وەزیری شارەوانی پاشخانی ئەمنی هەیە وەزیری سەحا پاشخانی ئەمنی هەیە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان پاشخانی ئەمنی هەیە و ئێستاش ئەم برادرانە بە هەمان عەقڵیەتەوە بیر دەکەنەوە ئێمە پێمان وانە کە ئەمان نابێ بەرپرسیارەتی لە وڵاتەوە وەربگرن حەقی خۆیانە حزبەکانیان ڕایانسپاردوون ئەمە پەیوەندی بە حزبەکەی خۆیانەوە هەیە بەڵام ناکرێت خەڵکێک کە بە عەقڵیەتی ئەمنی بێت ئیدارەیەکی مەدەنی بدات هەتا ئێستا ئەم برادرانەوە شاکیری گەورانەوەیە کە دانەمەڵدراون لەوەی کە ئەمانە دەبێت خزمەتی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن دەبێت وەزیری هەموو هەرێمی کوردستان بێت هەرێمی کوردستان بێت بەوانەشی کە معارەزەن و بەوانەشی کە لە پەرلەمانی کوردستان نوێنەریانیە چکەم پێم وایە ئەمانەی کە معارەزەن بە کۆمەڵی دادگەریەوە بە یەکگرتووی ئیسلامیەوە بەلایەنەکانی تری معارەزەوە بەنەوەی نوێوە و ئەمانەشی کە لە دەرەوە و دەنگیان بە پەرلەمانتارەکان نەداوە نوێنەریان لە پەرلەمانی کوردستان یە خاوەنی ڕاستەقینەیە وڵاتن باشە بەس بۆ ڕێکەوتنی خەڵکی کوردستان واتە کاک کاروان بۆ ڕێکەوتنی 43 بە 57 کردوە سەبارەت بە دیکتاتۆریەتیش ڕەنگە ئێمە شایەدیەوە بینجەناو دۆکو پەرلەمانتار ئیشت کردبێت لەسەر زۆر دۆسیە سیار بەڵام بۆ تا 6 مانگ لەمەوبەر تا کۆتایی 2022 4 ساڵ تیمی یەکێتی قوبات تاڵبانی مادەمەگەر دیکتاتۆرن بۆ بێدەنگیان هەڵبژات ڕاستە جەناب دۆکو کاری پەرلەمانی ئیشت کردووە بێدەنگ نەبووین بێدەنگ نەبووین من بەڵێ وەکو جەنابەت فەرمووت من لە بیدایەتەوە وتومە ینی من لە ساڵی 2019 وتومە ئەم کابینەیەش دیکتاتۆری دەبێت عەقڵەتەکە خوێندنەوەکەی وایە کە تۆ سەیریم کابینێ بکەی بێدەنگ نەبووین کاک حەچیم تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسئولیەتێکی گەورەی سیاسی و ئیداری و دارایی و کارژێڕی و دیپلۆماسیان لەسەر شان بووە ئەمنیش و پێمان وا بووە کە ئەم حکومەتە دەبێت حکومەتی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بێت و دەبێت هەوڵ دەین وردە حکومت بکەینە حکومەتێکی خزمەتکار لە برەوەی کە حکومەتێکی خۆسەپێنی بێت هیوامان وا بووە کە بتوانین بێکەوە دەستەدەست بین لەگەڵ کۆی لایەنە سیاسەکان تا بتوانین پرسانە بە ئەنجام بگەێنین هیوامان وا بووە کە بتوانین ئەم کێشان چارەسەر بکەین هیوامان وا بووە کە ئەم عەقڵیەتەی کە بەم شێوە بیر دەکاتەوە ئاراستەکەی بگۆڕین بە عەقڵیەتێک بۆی کە بتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات بەڵام ئەم عەقڵیەتە کە ناگۆڕێت ئیتر ناچاری کە لە ڕۆژێک لە حەدێک لە محەتەیەک لە محەتەکان بۆستیەوە بەرامبەری پێ بڵێ ئەمانە غەڵەتە بۆیە چکە ئەرچی پەرلەمانتارەوێ کە ڕەخنە بگرێ بەڵام ئەرچی وەزیرەوێ کە خزمەتی ئیداری بکات ئەوە بووە کە من پێم وانەیە کە من لە وەزیرەکانی یەکێتی ئازاتر بم من پێم وانەیە کە من لە پەرلەمانتارێکتر ئازاتر بم من پێم وانەیە کە لە ڕەفیقێکترم هەتا ئەگەر معارەزە بێت یان لایەنێکی تر بێ ئازاتر بم بەڵام هەندێک جار هەلومەرجی سیاسی وا دەخوازێت تۆ بۆ پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان چاوپۆشی لە هەندێک شت بکەی بەڵام چاوپۆشیمان لە ئاستی پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان ناگەیەنێ بەوەی کە ئێمە تا هەمیشە بێدەنگ بین خەڵکانێک بیانەوێت کە فعلەن هەرێمی کوردستان تێک بدەن و بە دیاریان دابنیشین باشە کارۆن بۆ سەوات بەڕێکەوتنەکە زۆر قسە لەسەرەوە دەکرێت ئایا لەم کابینێدا
کراوە چونکە لە ڕاگەندای وەزارەتی دارایی شێ ڕێکەوتنی 43 بە 57 یەکێتی بۆ ئەم ڕێکەوتنەی کردووە ئایا بە ئەم ڕێکەوتنە بۆ داهاتی نەوتە 43 بە 57 دابش بکرێت کە بەم شێوێ بێت داهاتی نەوتەکە کاکە ئەمە بۆ کۆی داهاتەکانی هەرێمی کوردستانە ئێمە ئێستاش دەڵێن بڵێ کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان من پێشتریش لە بەرنامەی تەلەڤیزیۆنیم قسەم کردووە من لە بری یەکێت نیشتیمانی کوردستانی شەمە دەڵێم بە ناوی هەموو یەکێتیشەوە لە پارەی پێشووی نەوت نه ئێستا کە نەوتیان داوا بەغدا بێ بەرامبەر لە پارەی پێشووی نەوت ئەگەر بێت و 143 کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان بنێردرێەوە پارێزگای سلێمانی بەڵێ ئێمە ڕاستین و بە هیچ شێوێکیش سازش لەسەر دینارێکی ناکەین بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵام ئەمە 143 تۆ خۆت حسابی کە تخوا حاسبیەک دەرکە باشە حسابی کە بزانم زەحمەت نەبێ 190 میلیارد دینار و 290 میلیارد دینار دەکاتە 143 میلیارێک و 200 میلیۆن دلار 190 میلیۆن دلار دەکاتە 143 میلیارێک و 200 میلیۆن دلار بەس خۆمووی ناگەرێتەوە وەزارەتی دارایی وایە ئەوان دەڵێن ئەوەی کە لە موچە دەگەرێتەوە دابەشی دەکەن بەبینی هەولێر و سلێمانی ئەوەی کە دەگەرێتەوە بۆ وەزارەتی دارایی بۆچی پێم وایە ئەم بەڕێزە بۆچی پێم وایە ئەم بەڕێزە بۆچی پێم وایە ئەم بەڕێزە فەرمانبەرێکی بەڕێزە نەکە دو ئاماشم پێکرد هەموو وەزیرە بەڕێزەکانی تریش بۆ پێم وایە چکە ئەم بەڕێزە من دڵنیام کە من ئەندامی پەرلەمان لە متابعەوەمانم دەستکەوتۆ لە پرسیاری پەرلەمانی لە ڕقابەی پەرلەمانی لە وردەکاریەوە بەڵام زەحمەت لەبێ وەزیری دارایی نازانێت کەم فەزاحەتە لە هەرێمی کوردستان هەیە وەزیری دارایی نازانێت کە تەنها داهاتی حاجی عومەران کە من دەیانزار پرسیارم لە خۆی کردووە داهاتی حاجی عومەران ملیاران میلیارد دینارە مانگانە لە ئەم داهاتەنها بۆ ئۆتۆمبیل داخڵکردن جگە لە قیر و لە خواردن و لەو ماوە شتای ماوە سەرچێکە داخلی دەکەن جگە لە عفای گومرجی کە بۆ شیش و بە چمەتۆی کۆمپانیا حەزبەکانی هەولێر و ئەم لاولا دەیکەن بۆ ئەم نازانێت کە پارێزگای لە داهاتی ئیبراهیم خەلیل 175 داهاتی ئەم خاڵە گومرجە ناگەڕێتەوە بۆ حکومەت هەرێمی کوردستان بۆ ئەم نازانێت دەواازەی وەلید کە دەواازەیەکە تا ئێستا حکومەت هەرێمی کوردستان تەنانەت هەیمەنەشی بەسەرەوە نێژ پارەکەی جشفانی چەند کەسێکەوە بۆ ئەم نازانێت کە لە دەواازەی برادۆست کە ئێستا دەواازەیەک دروست بووە کە مەڕووماڵات تێدا داخڵ دەکەن کە پارەکەی چەند جشفانی چەند کەسێکەوە وەکو مافیا ڕۆژانە پارە و سەران لە خەڵ دەسەنن بۆ وەزیری دارایی علمی بمانە نییە بۆ وەزیری دارایی نازانێت لە باشماق و سەیران بەند و پەروێزخان و لە چێرە و لەمسەر و لەسەر گەندەڵی و دزی و قاچاقچی تێبێ ئاگادار نەبێت بۆ نایەمانە بە خەڵکی کوردستان بڵێت بۆ نایە بڵێ من دەسەڵاتم بەسەر ئیبراهیم خەلیلەوە و ناتوانم دەواازەی ئیبراهیم خەلیلەوە بۆ نایە بە خەڵکی کوردستان بڵێ من بۆم نییە جگە لە 125 داهاتی ئیبراهیم خەلیل ئاگاداری بم بۆ نایە بە خەڵکی کوردستان بڵێ من نازانم وسوڵاتی دەواازەی ئیبراهیم خەلیل چۆن دەکرێت و من ئاگاداری نی و پیشانی منی نادەم بریکارەکەم ئاگاداریەتی بۆ ئەم نازانێت کە لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان لە 5 تا 6 میلیارد دلار دیارنامێ باشە کاروان بەڵگەت کۆمپانیای کار لە خلالی ساڵێک نزیکەی ملیارێک دلاری دەست دەکەوێت لە نەوتی هەرێمی کوردستان بەڵگەت لایە لە 25 داهاتی ئیبراهیم خەلیل بگەڕێتەوە میلیۆنان دلار لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان دەبن خوا ئیجازە تەواوی کەم ئیجازەم دەتەواوی کەم ئەم نازانێت کە دەبووە ئێستا کۆمپانیایەک بە ناوی کیپکۆیە کە من ڕەک 3 ساڵ بیرمە بەر لە ئێستا لەگەڵ جەنابەت مناقەشەیەم کرد کە کۆمپانیایەک دەبووە 120 نەوتی هەرێمی کوردستان داهاتەکەی لا بووە کە وتم ئەو کاتوتم دەبووە ساڵی 2020 باوەڕکەم وتم دەبووە کیپکۆ ئێستا بە جوێرە ئەم پارەی کە لە بەردەستێتی دەبووە ساحەبی 100 میلیۆن دلار بووە لە مساهمەی نێودەوڵەتی لە ڕووی پارەوە بەڵام کیپکۆ هەر وجودی نییە نامەم ناردۆ بۆ سەرۆ حکومەت هەرێمی کوردستان داوام لێکردووە زەحمەت لێ بارەکەی کیپکۆ لەکوێیە ئەی چۆن 120 نەوتی هەرێمی کوردستان دەبا ئەی چۆن ئەم پارەی بە ناوی ڕۆیاڵتی و مڵکانە ئەم سەرۆ حکومەت هەرێمی کوردستان دەیبات ئەی وەزیری دارایی ئاگاداری ئەمانە نییە ئەی با وەزیری دارایی نایە باسییان کات بۆ منۆ پارێکتوانم باسی کەم باشە بۆ ڕووی مەترسی نابمەوە بەڵامە باکمان بۆ نیە باوەڕمان بۆیە کە دەبێت لەگە میلەتەکەمان ڕاست بڵێ باشە ئەی ڕەنگە خەڵکیش بڵێ بۆ قوبات تاڵەبانی کە جێگیری سەرۆکی حکومەتە مەفرۆز ئاگای لە داهاتەکان بێ هەموو سنوورەکان ئاگای لە داهاتی نەوت بێ کاندامی ئەنجومەنی هەرێمی نەوتوغازە ئەی بۆ ئەو بەیانی ناکە کە لە 175 بۆ نمونە داهاتی ئیبراهیم خەلیل ناگەڕێتەوە ئەگەر بەم شێوەیە یاخودەوە بەڵگەدارەوەی جەنابەت وتومانە بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێکردی یەکێتی حکومەتی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکاندا بووە و باوەڕی بۆ نەبووە کە بێ لە ئەعلام کێشەکان یەکلا بکاتەوە کە ئێستا کە حکومەت خۆی باسی باشە بۆ ئەو داوای لە وەزیری دارایی دەکەیت بکەم چکە لە بیدایەتەوە باس کرد بیرم نەچێ ئەمەش ئاماژە پێ دەکەم بەڵێ ئەی بۆ ئەو داوای لە وەزیری دارایی دەکەی مادام نانە داوا لە وەزیری دارایی ناکەم من وەک باسم کرد من وتم وەزیری دارایی ئاگادارە من داوا لەو ناکەم چکەم پێوانەی شتێک بەدەست بێت تا داوای لێ بکەم باش ئەو من تەنان داوا لە سەرۆ حکومەتیش ناکەم چکە تێگەشتم سەرۆ حکومەت نایە خزمەتی خەڵک هەرێمی کوردستان بکە کاک حەچیم ئێمە لە بیدایەتەوە هەوڵمان داوە کە کێشەکان بە دایالۆگ و بە
تەفاهم چارەسەر بکەین و هەوڵمان داوە کە کێشەکان لە چوارچەوەی لە ناوی تا حکومەت هەرێمی کوردستان چارەسەر بکرێت لە مەسلحەتی خەڵک هەرێمی کوردستان بۆی ڕۆژێک لە ڕۆژان مەشاکیلی ناو حکومەت هەرێمی کوردستان و تەشەمزاتی سیاسی بینی لایەنە سیاسەکان نەبێتە هۆکار بۆ کاریگەری نەرێنی دروستکردن لەسەر سایکۆلۆژیای خەڵکی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵام کە تێدەگەین لەوەی کە حکومەت ناتوانێت بکات کە تیمی یەکێتی نیشتمانی کوردستان بڕیاریدا لە بەیاننامەکە زۆر بە واضحی باسی ئەمە شتانە کراوە یەک خاڵی تر کە لە بیدایەتی بەرنامەکەەوە ئاماژەت پێکرد لەسەر ڕێکەوتن باشە ئایت ڕێکەوتنێک دەکرێت لە بینی یەکێتی و پارتی کاک حەچیم لێرەوە من دەمەوە ڕوونکردنەوە بدەم پێشم وایە وازە حەیە سەزنابەت ڕۆژنامەنووسی و باش ڕەنگە دراستەمەتان کردبێ هەر لێک تێگەشتنێک هەر لێک نزیک بوونەوەیەک لە بینی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتیدا دەکرێت سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان یان خۆی یان سکرتێرەکەی یان وتەبێژەکەی کاک محەممەد سەعید سەحاف یان جێگیری سەرۆکی پەرلەمان ڕادەسپێرێت یان کەسێکی ترکە لەو بازنەیە ڕای دەسپێرێت کە لە دوانێکی پێدا بۆی کە دانیشتن نەکرێت هەر کاتێک ئێمە دەمانەوێت دانیشتن بکەی بۆی کە هەڵبژاردن بکرێت یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە کۆمسیۆن کارا بکەینەوە کێشەکانی ناو پەرلەمان چارەسەر بکەین کێشەکانی خەڵک چارەسەر بکەین دووبارە لە دوانێک لەو بازنێ دێت دەرەوە و ڕێگە نادا کە دانیشتنەکە بکرێت ئەوەیە بە فەرمی داوای گەڕانەوەی تیمی یەکێتی دەکا کاروان دەکرێت بۆ ئەوەی بە فەرمی مەسرور بارزانانی سێ چوار جار داوای کردووە بگەڕێنەوە کاک حەچیم ئەمە داواکردنە ئەمە نووسنگەی تو نازانم ئەکید بەیاننامەکە ڕەنگە لای خۆشتان کراوە بە هاوڵ هەرچەند هیچ ئاستێکی هەواڵی هیچ سینێکی هەواڵ تێدا نەبوو ڕوکنێکی هەواڵی تا بکرێت بە هەواڵ بەڵام ئەمە بەیاننامەی نووسنگەی حکومەت و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و زمانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانە کاردانەوەی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بۆ پرسەکانی هەرێمی کوردستان ئەمەیە ئەمە زمانی سەرۆکی حکومەت بێت کە بەم زمانە قسە بکات بەم جەهالەتە بەم ڕێزمانە غەڵەتە و بەم نەفەسە توند و نەفەسە شەڕانجێژی و حەز بۆ کراتێتە قسە بکات چاوەڕ دەکەی چارن و سەرێمی کوردستان بەشوێ بگات باشە کاتمان کەماوە بەس بە کورسم پرسیارێکی تر وتە تەنیا لە سەدا 25 داهاتی ئیبراهیم خەلیل داوامان نەکردووە بەڵێ بەڵێ باشە کاتم کەماوە مەبەستمەوەیە چەند پرسیارێکی تر بە کورتی وتت لە سەدا 25 داهاتی ئیبراهیم خەلیل تەنها لە سەدا 25 بڵێن دەگەڕێتەوە وەزارەتی تارایی لێ بەڵگەت هەیە ئەی ئەوەی باشما خۆوانە چۆنە ئەویش حاڵی باشترە پەروێز خان و باشما خۆوان والله من پێم وتوی لە هەموو خاڵە سوورەکانی هەرێمی کوردستان گەندەڵی هەیە و داوامان کردووە بالمناسبە یەکێک لە مەرجەکانی گەڕانەوەی حکومەتی یەکێتی بۆ ناو حکومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەمەش کراوە بە شتێک کە بە حساب مزایدەی پێوە دەکەن یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرجەی گەڕانەوەی حکومەتی لە پاڵ مەرجەکانی تری ئەوەیە کە کۆی موچەی هەرێمی کوردستان سیادی بێت کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پرۆژەی یاسای بودجەبنەرنە پەرلەمانی کوردستان و کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان لە هەنزیەتێکی ڕقابی وەتەنی هەرێمی کوردستانەوە ڕقابە بکرێن و بۆ خەڵکی کوردستان شڕا بگەێنرێن باشە و من لێرەوە تەحەدا دەکەم چەندان جاریش داوام کردووە تەمەنا دەکەم لیژنەیەک دروست بکرێت سەردانی هەموو خاڵە سنووریەکان بکات لە کوێ گەندەڵی هەیە با بڵێین فەزاحەتەکان بە ئاشکرا بکەین و من کاک حەچیم نەکەوەی ئیبراهیم خەلیل کە بەڵگەم هەیە من لە کۆی ئەمانی کە باسم کردو تا ئێستا لە سەرەتای پەرلەمانی کوردستان تا ئێستا کە قسەم کردو ئەمانم باس کردووە خۆ زۆر بەیان ئاماژەشم پێکردوون بەڵگەکانیشم بڵاو کردوتەوە بەڵام خۆ ماشەڵڵا گەندەڵی لەم وڵاتە ئەوەندە زۆرە بە هەدەردان و دزی ئەمەندە زۆرە ژێرپێخستنی یاسا و نەعەدالەتی و ناجۆری و ناتێفکرینێکی سیاسیانە ئەوەندە زۆر لە وڵاتە کە نازانین بۆ کامیان بەڵگەبێنەوە باسی کامیان بکەی و کامیان پیشانی کامێرەکانی تەلەڤیزیۆنەکان بدەین سپاس دەکەم چەند پرسیارێکی تر بە کورتی سپاس دەکەم ئێستا داهاتی نەوت کە نەوتەکە ڕاگیراوە لە ناو خۆ دەفرۆشرێت چونکە جگە لە سنووری هەولێر مەبەستم لە سلێمانیش قایمقامی قەسری شیرین باسی لەو کرد بۆ ڕۆژانە 300 تەنکەر لە پەروێزخانەوە تەنکەری سوتەمەنی دێت بۆ ئێران لە سنووری هەولێری شەر دەفرۆشرێت وڵای من نازانم گوێم لە نەبوو لەوەی خاپ شیرین بەڵام ئەکید یانی پێم وایە نەوت لە هەرێمی کوردستان بە تانکەر تا ئێساش دەفرۆشرێت و ئێمە لە بیدایەت شەوە قەناعەتمانەوە بە پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان ناشەفافە و عقلی و ژیرانە بیرکردنەوە لەم بابەتە ئەوەیە کە ڕێکەوتنێکی شەریفانە و نووسرا و لەگەڵ بەغدا بکرێت کە هاوسەنجی تێدا بێت لەسەر بنەمای دەستور بێت و موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان و موچەخۆران زامن بکاتیدا و لە هەمان کاتیشدا نەوت لە دەستێکی ئەمین دابێت و پارەکەی و داهاتەکەی بگەڕێتەوە شەزانەی حکومەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرف بکرێت بەڵێ بەڕێز وتت 5 میلیارد دلار دزراوە کێ دزیوێتی بنەردرێەوە پەرلەمان بەڕێز وتت 5 میلیارد دلار دزراوە لە ماوەی 6 مانگە کێ دزیوێتی ئەمە 5 میلیارد دلار کە دیار نەماوە لە ماوەی 6 مانگدا کە بەشێکی لە موچە سەرف کراوە بەڵام بەشەکەی ترینە تاوان ئەوانەی کە بەرپرسیارن لە مەلەفی هەرێمی کوردستان ئەو پارانی تریشی سواز دەبێنە کە پێشتر چەند پارەیەکی تری زۆری سەرف کراوە و بردراوە و دزراوە بە ناوی ئەم سەرەوە کامانە شەردیاری تا شکست نازان سارموسەکان لەکوێیە باشە
ئێستا مەرجەکانی تیمی یەکەتی ئەگەر بە پوختی بە چەند خاڵێک پێمان بڵێ کەی تیمی یەکەتی دەگەڕێتەوە و بۆ هەڵبژاردننی دەڵێن بۆ نمونە یەکەتی ناوێ مەرجی ئێمە مەرجی نستەی سەیری کاک حەشیم مەرزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە وازەحی ئەوەن یەکەم شت دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گشتی و پارێزگای سلێمانی بە دیاریکراوی چارەسەر بکرێت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە گشتی لە کاتی خۆیدا و پارێزگای سلێمانی بە دیاریکراوی لە کاتی خۆیدا و بێت دواکەوتن و بەبێت تاخیرکردن لەسەر بودجەی سیادی بێت و دابەش بکرێت پرۆژەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین لێ کاتدا تەمویل بکرێن و خزمەتی ئەو ناوچانە بکرێت پێشنیازمان کردووە لە هەمان کاتدا کە دۆسیەی شەهید عەقیدا و کارزاف لە لیژنەیەکی هاوبەشی لەسەر پێک بهێنرێت بە ئاگداری ئەمریکیەکان و هەروەها کۆی دەرەنجامەکانیشی بۆ تەواوی خەڵکی کوردستان و ڕایگەشتی هەرێمی کوردستان بڵاو بکرێتەوە دوایەوەی کە بەڵکان ڕادەست دەکرێن و داوامان کردووە کە هێزی میلیشا دروست نەکرێت داوامان کردووە کە فەرمانبەرانی گرێبەست و کێشەکانی تر وەکو گرێبە وەکو دامەزراندن و ئەمان چارەسەر بکرێن واتە کێشەی یەکێتی و نەگەڕانەوەمان بۆ حکومەت پێشمەرجەمان چاکردنی دۆخ و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەمانەشی کە دەوترێت ئەمە قسەی لابەلان و من کە لێرە قسە دەکەم قسەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم بۆ ڕاستی و دروستی قسەکانی منیش بۆ کۆبوونەوەی تیمی وەزاری لەگەڵ جەنابی کاقوبات دەتوان پەیوەندی بەسێ وەزیرەکەەوە بکەم بزانم قسەی کە من دەیکەم ڕاستە یان بە ڕێزانێک کە چون لە خۆیانەوە سیناریۆدا دەڕژندایە تاشم بۆی کە پەردەپۆشی گەندەڵەکانی حکومەت بکەن و دزدەکانیان پەردەپۆش بکەن باشە بادوا پرسیارم لەسەر هەڵبژاردن بێ هەڵبژاردنەکە دەکرێت چکە بازۆکە یەکێتی ناوێ بکرێەوە و کێشش کە یەکێتی بڵێن با پێکاتەکان مافی خۆیان هەیە دەیەوێت ئەویش کورسی پێکاتەکان وەکو پارتی بۆ خۆی ببات بە کورتی بە سواز دەکەم کاک حەچیم جان ئێمە نامانەوێت نەنوێرایەتی پێکاتەکان بکەین نەکورسی پێکاتەکان بۆ خۆمان بەرین ئێمە داوامان کردو یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە چەند مەرجێکمان داناوە بۆ هەموارکردنەوەی یەکەمینیان بکرێت بە 4 دایرە ئینتیخابی دومینیان پێکاتەکان بە کورتی باسییان دەکەم چەند خاڵی ئەساسیان دومینیان پێکاتەکان نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان هەبێت واتە ئەم پێکاتانێک کە ئێستا لە پەرلەمانی کوردستان تعبیر لە ڕای ڕاستەقینەی پێکاتەکانی هەرێمی کوردستان بکەن واتە تورکمانێک لەلایەن زێرەفانیەوە هەڵنەبژێردرێت بەڵکو لەلایەن تورکمانەوە هەڵبژێردرێت مەسیحیەک لەلایەن بەرگری فریاکەوتنی یەکێتیەوە هەڵنەبژێردرێت با مەسیحیەک دەنگی پێ بدات بە نمونە ئاشوریەک تا دوای هەموو پێکاتەکانی ناو پەرلەمانی کوردستان با نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن تۆماری دەنگدانی تایبەت بە خۆیان هەبێت تا هیچ کەسێکی یەکێتی پارتی گۆڕان کۆمەڵ یەکگرتو هەر لایەنێشتر و بێلایەنیش لە دەرەوە ناوخۆی هەرێمی کوردستانیش ئاسانکاری نەکا بۆ دەرچوونی کاندیدێکیان بەڵکو با تعبیر لە ڕای ڕاستەقینەی خۆیان بکەن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم لەگەڵ هەڵبژاردننی لە کاتی خۆیدا هەڵبژاردنش نزیک بێت بەم بەرزانەی کە باسمان کرد دووەم لەگەڵەوەی کە پێکاتەکان جێی احترامن و پێمان وایە کوردستان بە هەبوونی ئەم پێکاتانەوە جوانە بەڵام بە مەرجێک پێکاتە و پەرلەمانتارەکانی لەناو پەرلەمانی کوردستان تعبیر لە ڕای ڕاستەقینەی خۆیان بکەن ئەمەیە کە ئێمە داوامان کردووە و ئێمە هیچ کاتێک ڕێگرنین لە هەڵبژاردن و بەڵێ لەگەڵ هەڵبژاردنین و بەڵێ ئامادەشین بۆ هەڵبژاردن بەڵام نەخێر بەو شێوە هەڵبژاردن ناکرێت کە ئەمان بێن پێکاتەکان خۆیان بە زێرەفانی دەری چوێن و بە نازم هێزی تایبەت دەری چوێن و وەلەو سەرەوە بە یەک دایرەی انتخابی بە یەک دنیا تەزویر و بە دەنجی مردوو بە دەنجی زیادە و بەملا بەبلا بیانەوێت کە زۆرینە مزەیەفی ئێستا لە پەرلەمانی کوردستان دووبارە بکەنەوە نەخێرە بە قابلی قبوڵ نییە باشە یعنی ئەگەر یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە کورسی پێکاتەکان چارەسەر نەکرێت لە 11 یەکێتی نیشتیمانی ڕێگە نادا هەڵبژاردن بکرێت پێم وایە دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان جوابی ئەم پرسیارەی داوەتەوە جوابەکە چییە با ئێمەش بیزانین وڵات بڵاو کرایەوە وەڵامەکەی بەڵێ ینی ئەوەیە کە ڕێگە نادەن بکرێت ئەوەیە مەکتەبی سیاسی و لە پرسراوی دەستگای هەڵبژاردننیش پەیوەندی بە کاگرزگارەوە بکەن جوابی داوەتەوە کاگرزگار من لێرە وتەبێژی مەکتەبی هەڵبژاردننی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی ئەم بابەتە یەکلا کردوتەوە ئەم پەیامە گەیەندراوە بە سەرجەم لایەنە سیاسەکان و ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە پێم وتی لەوە ڕوونتریش نازانم چیتر بڵێم بەڵێ وەکو کادیرێکی یەکێتی وەکو کادیرێکی پێشکەوتوەکو پەرلەمانتارێک مەبەستمانەوە بوو قسە بکەینەوە وەکو وتەبێژی دەستگای هەڵبژاردن سوپاس دەکەم کاکاڕوان زۆر سوپاس بۆ جەنابەت مامۆستای خۆشەویست سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان